ڕاگری پەیمانگای زانستی کۆمپیوتەرمان لەگەڵا دکتۆر گیان وەکو ئەم جۆرە کۆنفرانسانە کە بەڕێستان لیژنەی ئامادەکاری کۆنفرانسەکەن لەکەیەوە ماوەی چەندێکە ئێوە خەریکی ئەم کۆنفرانسان و ئامادەکاری بۆ ئەەکەن ئەمە وەکو زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئەمە خۆی کۆنفرانسە کەسی ئەم کۆنفرانسە بەڵام یەکەم جارە لەگەڵ ئەم هاوبەشانەمانە بەشدار بین ئەوان بیرۆکەکەیان لە مانگی نوێی ساڵی 2024 خۆی وانیاز بوون ئەم کۆنفرانسە لە وڵاتی تورکیا بکەن بەس لەوەی بودجەی تەواویان نەبوو هاتن مفاتحی ئێمەیان کرد و بەڕێز کاک دکتۆر شار و کاک دکتۆر سەرهەنگ مفاتحی ئەوانیان کرد و وەفدێکیان هاتبوو کە ئەم کۆنفرانسە لە شاری سلێمانی بکرێت ئێمەش سەردانێکمان کردن بۆ شاری کەرکووک وەکو لیژنەی ئامادەکاری و لیژنێکی زانستی کۆنفرانسەکە بۆ ئەوەی لەگەڵیانە هاوبەش بین چونکە ئەمە زانکۆی پۆلیتەکنیکی باکوور و ئێمە وەزانکۆی کۆترای مالیزی زائیدەن هەندێک لە زانکۆکانی تری ئەهلیەکان ئەو سپۆنسەری کۆنفرانسەکەن وەکومان کۆنفرانسەکە کۆنفرانسێکی نێودەوڵەتیە وەسێ هەمە لەسەر وزە نوێبووەکان کە بابەتێکی گرنگ بوو بابەتێکی گەرمی ڕۆژە لەم کۆنفرانسە 122 توێژینەوە پێشکەشکردنەوە لەسەر ئاستی ناوخۆیی عێراق و دەرەوەی عێراق لە وڵاتانی مالیزیا کەنەدا ئوسترالیا کە توێژینەوەکان ئاستێکی بەرزیان هەیە و هەڵسەنگاندنی بۆ کراوە لە دواییدا لە گۆڤارێکی ئاست بەرز بڵاو دەکرێتەوە توێژینەوەکان دوو قسەکەری سەرەکیمان لێرە ئێستا ئامادەن کە لە یەکیان لە وڵاتی تورکیا و ئەوی تریان لە وڵاتی ئوسترالیاوە هاتووە بەداخەوە سێهەمیش هەبوو لە وڵاتی کەنەدا بەڵام لەوەی بۆی بارودۆخۆیەوە نەیتوانی ئامادە بێت بابەتەکە بابەتی ڕۆژە خۆتان نەزانن بۆی گۆڕانکاری لە کەش و هەوا چونکە چالاکی ئازەمیزا زیادی کردووە گازەکەرم کەرەکان زیادی کردووە وزە زیاتر خەڵک بەکاری هەنێ لە جاران کەواتە پێداویستی هاوڵاتی بۆ وزەی کارەبا زیادی کردووە ئەگەر ئێمە سەیری بکەین ئێمە هەرێمی کوردستان ڕاستە ئەگەر سەیری بکەین لە ساڵەکانی نەوەتەکان پشتمان بە وزەی نوێ بۆ ئەبەست کە بەنداوی دوکان و دەربەندیخان وزەی نوێ بوون کە کارەبامان بەرەمهێنان ئەو کاتە بەشی هەموو کوردستانیە کرد بەڵام ئێستا وانەماوە بابەتەکە گۆڕاوە خەڵک زیادی کردووە پێداویستی زیادی کردووە کۆمپانیا زیادی کردووە ئەمە وای لێت کە تۆ پێویستت بە کارەبای زیاتر و بە وزەی زیاتر بێت ئێمە پەنامان بروتە بەر وزەی چی بۆ نمونە غاز کارەبای لێ بەرەمهێنین ویان بۆ نمونە لە نەوت بەڵام ئەمەوە ئاکات کە ژینگەمان پیسکات کە گازە گەرمکەرەکان زیاتر بکات بێتەوە دکتۆریان وەکو وزەی نوێ بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی سلێمانی کەش و هەوا و لێ گەرمی گونجاوە بۆ ئەوەی بتوانین لێرە ئیسفادەی لێ بکەن سوودی زۆری لێ بگرین ئێمە ئەگەر باسی بکەین هەم عێراق و هەم هەرێمی کوردستان کەشێکی لەبارە بۆچی ئێمە گەر باس لە سەرچاوە وزە نوێبەکان بکەین زۆرن لە جیهانە هەندێک وڵات مەسەلەن ئایسلەندا بەس ئاوی گەرم بەکارێنرێ خۆی بە سروشتی ئەو ئەوانەی کە لە ژێرزەوی دەریێنن ئاوێکی گەرمە بەس ئێمە لە کوردستان ئەومان نییە کەواتە ئێمە وەکو کوردستان یەکەم شت سۆڵەرمان هەیە پێویستمان بە وزەی خۆرە وزەی بە وەروەها ئاو ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان پاڵپشتی ئەم جۆرە پرۆژانە ئەم جۆرە کۆنفرانسانە ئەم جۆرە توێژینەوانە بێت لەوە چێ شەڵتێکی باش ببڕین چونکە ئەوروپا شەڵتێکی باشیان بڕیەوە لەم بابەتە دکتۆر وەکو گرنگی ئەم کۆنفرانسانە بۆ زانکۆی پۆلیتەکنیک تا چ ڕادەیە جوانی زانکۆ بەڕاستی و ئاستی زانکۆکان کە بەرەو پێشە چن بە کۆنفرانس و بۆم ئیڤنتانەوەیە بە توێژینەوەی زانستیەوە ینی ئێمە کە باز لە ڕانکینی زانکۆکانمانەکەین ئەگەر سەیری زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بکەین چەند ساڵێک پێش ئێستا و ئێستا ڕانکی زۆر هاتوۆتە پێشەوە بەچی بە توێژینەوە زانستیەکانمان وەروەها ئەم چالاکیە زانستیانە کە لە خۆی لە وەرکشۆپ و لە فورەم و لە کۆنفرانس ئەبینێتەوە لەبەرەوە کۆنفرانس زۆر گرنگە بۆ زانکۆکەمان ناساندنی کادرەکانمان ناسانگدنی زانکۆکانمان هەروەها هێنانی ئەم جۆرە کۆنفرانسانە بۆ شاری سلێمانی ئەم جۆرە کۆنفرانسانە ڕانکینی زانکۆ بەڵێ بەشێک لە ڕانکینگەکان دەرەجەکانی لەسەر ئەم کۆنفرانسە زانستیانەیە و هەروەها ناساندنی شاری سلێمانی شارە جوانەکانمانە بە وڵاتانی دەرەوە ئەمەش خاڵێکی گرنگە کە ئێمە بە تایبەتی زۆر ئێمە پێداگر بووین لەوەی کە بیکەین ئەم کۆنفرانسە هەرچەنە ئێمە بارودۆخی دارایی زانکۆمان و هەرێمی کوردستان لەو ئاستانیە بۆ ئەم پاڵپشتێکی زۆر دارایی گەورەمان نییە بەڵام ئێمە پێداگر بووین و بەڕێز خودی سەرۆکی زانکۆ وتی ئێمە ئەبێ ئەم کۆنفرانسە بەشدار بین لەگەڵیانە هەرچەنە بارودۆخی داراییشمان باش نییە بەڵام ئەمە ناساندنی شاری سلێمانی و ناساندنی زانکۆمان و بەرزکردنەوەی ئاستی زانستی زانکۆمان و کادرەکان زۆر سپاس دکتۆر گیان زۆر سپاس بۆ دکتۆر دیاری عەلی ڕاگری پەیمانگای زانستی کۆمپیوتەر بەخێر بێن سەرچاوانی